سلااو ڕیان خان سڵاو لە ئێوە بەڕێزیش پیرۆزە ئەم نمرەیە بەرزەیە سەری کۆمەڵگەی بارز بەرز کرد بە ناوی هەموو کۆمەڵگەی بارز سوپاس و بێزارینمان ئاڕاستەی خۆت و ماڵەوە و خانەوادە دەکەن زۆر سوپاس بۆ ئەم نمرەیە سەری ئێمە و کۆمەڵگەی بارز بەرز کرد زۆر سوپاسی ئێوە بەڕێزیش دەکەم بەڕاستی زۆر ماندووبوون ئەو ساڵ لەگەڵمان دەستخۆش سەرتا بە چەند پرسیارێک ژیانی تایبەت خۆت شێوازی خوێندنت هەستکە لەگەڵ ماڵەوە یارمەتیدەری ماڵەوە دواتر لە کوتەی کۆتایی بازدا خوێندنت کە ساڵی خوێندن لە کۆمەڵگەی بارز چۆن بەڕێ کرد و سوپاس پێزان بووە کەسێک کە دەتوانانی لە ڕێگەی کۆمەڵگەی بارزەوە بیگەیت سەرەتا لە پرسیاریەوە دەست پێ دەکەین کە باز لە بایۆگرافی خۆت بکە تەمەنت چەندە هەموو وردەکارێکی کە تایبەتە بە ژیانی خۆت فەرموو باس سەرەتا من ناوم ڕێیان ئیدریس ئیسماعیلە دەرچووی لە کۆمەڵگەی بارز خوێندومە قوتابی بووم لەوێندەر ئێستا کەش تەمەنم 19 ساڵە بە دەرچوونم لە پۆلی 12 بە نمرەیەکی زۆر باش بوو ئەلحەمدوللا نمرەی 95.4 بوو زۆر سپاسی مامۆستایەکانیشم دەکەم لەگەڵ کۆمەڵگەی بارز و دایک و باوکم دەکەم کە زۆر یارمەتیاندا دەستخۆش لە پرسیار لەوە دەست پێ دەکەین کە ئایا خوێندنی ساڵت چۆن بەڕێ کرد لە ماڵەوە و لە قوتابخانەش بەڕاستی خوێندن هەوڵ و کۆشش و ماندووبوونێکی زۆری دەوێت ئەوە بە ئاسانی نییە بەڕاستی ماڵەوەمان زۆر بە تایبەتی هەڵسکۆتیان لەگەڵ دەکردم و هەروە زۆر باشیش بووم ڕائەتیان دەکردم و بە تایبەتی کاتێکیش داهاتمە قوتابخانە بەڕاستی جەوێکی زۆر باشیان بۆ ڕەخساندبوون بۆی خوێندنمان بە سەرکەوتووی بێتن بەڕاستی هەموو ستافی ماوەستایان و ستافی کۆمەڵگەی بارز زۆر ماندوو بوون و هەوڵ تێکۆشانیان و ماندوونەبوونیان دەستیان ماچ دەکەم زۆر سپاسیان دەکەم بۆ هەموو ماندووبوونەی لەگەڵیان کردین زۆر سپاس شایانی زیاتری لە پرسیارێکی تردا دەمانێت باسەوە بکەین کە ئایا قوتابی چۆن سەرکەوتو دێت بەڕاستی هەر کەسە و بەهرەیەکی تایبەتی خۆی هەیە شێوازی خوێندنی تایبەت بە خۆی هەیە بۆ هەمیشە دەموت ینی هەر کەسە و جەدوەلێکی تایبەت بە خۆی هەیە جێک جەدوەل ناتوانانی هەموو کەسە بگەینتە سەرکەوتن ئەو کەسێک کە سەرکەوتووە هەر کەسە و بەڕێگایەکی خۆی تایبەت بە خۆی سەرکەوتووە بۆیە دەڵێم هەر کەسێکە خۆت بناسە بزانە چۆن گەیشتیە ئەو ڕادێت خۆت دەتوانانی خۆت بگەینێ سەرکەوتن بەڕێگایەکانی خۆت ناتوانانی بەڕێگەی کەسێکی تر بگەی ئەو سەرکەوتنی کە ئەو پێدا دەڕوە زۆر ئەی ئامۆژگاری بۆ قوتابیان ئامۆژگاریم بۆ قوتابیان تکایان لێ دەکەم کە زۆر بەباشی هەڵدەم و سعی بکەن تەنیا ماوەیەکی کورتە بەڕاستی هەمومان دەمانگوت ئەو ماوەی زۆر قورسە ناڕواتن ئەنی کاتەکان زۆرمان دوو دەبی لەگەڵیان ڕاستەوایە بەڵام کاتێکە دوایی کە دەرەجەیەکی بەرز دێنی و سەری هەمووان بەرز دەکەوە و لە پێشدا سەری خۆشت بەرز دەکەوە خۆت دەسەلمێنی کە لەو قۆناغەدا توانیت بە سەرکەوتوی بەڕێ بکەی زۆر دڵخۆش دەبی ئەو ماندووبوونانەی کردیتت هەمووی لەبیر دەچێتەوە بەڕاستیانی زۆر هەستێکی خۆشە تکایان لێ دەکەم هەر کاتێک ماندوو بوون بیر لەوە بکەنەوە کە دەگەنە سەرکەوتن ستام و چێژێکی خۆشی هەیە لە پرسیارشدا باسەوە دەکەی کە یارمەتیدانی ماڵەوە چۆن بووە هاوکاری ماڵەوە بۆ جەنابتان یان ئایا ماڵەوە چۆن بتوانین یارمەتی قوتابیەکە بدەن بۆ نمونە قوتابیمانەیە لە عایلەکی هەژارە لە خێزانێکی هەژارە قوتابیمانەیە لە خێزانێکی دەوڵەمەندە چۆن فۆرمەڵەیەک یاخود بەڵانسێک دروستکەین لە بینی لە نێوانی قوتابی و خێزان تاکو لایەنی مادی زۆر تەئسیری زۆر کاریگەری نەبێتن لەسەر نمرەهێنان و سەرکەوتن لە خوێندن بەڕاستی ماڵەوە خێزان بەگشتی پاڵپشتێکی زۆر گەورەنە لە بۆ قوتابی بەس من هەمیشە دەمگوتانی پارە شتێکی وانە بگەن سەرکەوتو ئەگەر تەماشا کەسە سەرکەوتوەکانی جەهان بکەین کەسیان ئەوەندە دەوڵەمەند نەبوون بەڕاستیانی تەنیا ماندووبوونە ینی پێویستە قوربانی بدەی بە هەندێک شت نمونە ینی ئێستا کە دەتوانی ئەو کارانی کە پێشتر کردوتە لەوانێ زۆر سەیری فیلمت کرد بێ زۆر خۆت بەشتکە مەشغوڵ کرد بێ لە جاتی ئەوانە ناڵێم ناتوانی بەڕاستی هەمیان تەری بکەی ینی دەتوانی زۆر کەمیان بکەیەوە تەنیا ماوەی ساڵێکە ینی دەتوانی ئەوەندەی قوربانی باوام بدەی بەڕاستی ماڵەوە زۆر پاڵپشتی دەبی قوتابی بکەن چونکە ئەو قوتابیانەی کە لە پۆلی 12 بەڕاستی هەستێکی زۆر سەیریان هەیە ینی لە ڕووی دەرونیەوە قەلیقن نمرە دەهێنین نایهێنین بەڕاستی پاڵپشتی ماڵەوە زۆر گرینگە بە تایبەتی پاڵپشتی معنەویانە ئیوان زۆر گرنگتر لە مادیەکەی
پاڵپشتی معنەی بەلای منەوە زۆر زۆر گرنگترە لە مادی. ڕێم پرسیارێکی تایبەتی ئایا ئەگەر جەنابتان وارێکردەکە ئەفنیدا سوپاس بۆ خوا 95.4 ئەگەر 55.4 وڵا ئەم زوو بتم یان کە دەرەجەمە گرتەوە ئەلحەمدوللا دەم هەر شتێک بوو سوپاس بۆ خوا قەدەری خوایە هەر چەندێک بوو ئەلحەمدوللا بەس بەڕاستی ئەگەر ئەوم دەبایە دووبارە دادەنیشتمەوە یعنی ئەگەر 12 ساڵی تەمەنت خوێندوتە لێ بگێ ئامانجەک کە گەیشتێت سەفی پۆلی 12 نەتوانی ئەو دەرەجێ بەدەست بێنی کە دەتێ بەلای منەوەم یەک بۆ خۆم زۆر زۆر ئاسایی وتم ساڵێککە دادەنیشتمەوە ژیان ینی دەرفەتە ئەگەر دەرفەتت لە پێشێ پێش ناکە خۆت ماندوو بکەیت دەتوانی جارێکی تر ئەو هەڵە بە قۆزیتەوە دووبارە دانیشیتەوە ینی ئەگەر کەمترم بهێنابایە گوتیشم ئەو نمرێکە بە ینی دەمویست بەدەستم نەهێنابایە بەڕاستی دادەنیشتمەوە دووبارە ساڵێککە دووبارە ئەزمونێکی زیاترم دەبوو ئەوە بەمانای شکست نییە دووبارە تو ئەزمونێکی زیاترت هەیە دەتوانی بەسەرکەوتوتر بەڕێ بکەیت. زۆر جوان بەستم وەڵامیش لەو شوێنە دوا پرسیار کە دوای وێزگەی تەمەنی خوێندنی ئامادەیت لە قوتابخانەی بارز بووە دوا پرسیاریش هەلێرە دەبیت دواوتەشت هەلێرە دەبیت ئینشاڵڵا تەموو دواوتە بگەینە بە مامۆستایەکانت سوپاس حاڵەکانت و هەر کەسێک هەر وتەیەک کە شانی ئەو بێت بە مامۆستایەکانت بڵێ بە قوتابیەکان بە کۆمەلگا بە خۆت بە خێزانت لە دواوتەدا کۆی بکەوە لە ڕێگەی ماچ کۆمەلگەی بارز ئاڕاستەی بینەران خۆشەویستانی بارز بەڕاستی هیچ سەرکەوتنێک نابێتن مەگەر ئەوەی کە خودات لەگەڵ نەبێ بە پاڵپشتی خوددا ئەلحەمدوللا زۆر شکر ئەو نمرەیان بەدەستێنا زۆر زۆر سوپاسی مامۆستایەکان دەکەم خێزانەکەم هاوڕەکانم بەڕاستی هەمیان پاڵپشت بوون لە بۆ من بەڕاستی ئەنی چەندی بڵێم سوپاسیان دەکەم زۆر زۆر کەمە لە ئاست ئەو هەمە ماندووبوونێک کە بۆ منیان کرد دایک و باوکم لە ماڵەوە مامۆستایەکانم ستاف کۆمەڵگەی بارز بەڕاستی کەشێکی زۆر ئارام و باشیان لە بۆ ڕەخساند بووین بە هەموو جۆرەکانیەوە بە هەموو واتایەکانیەوە لە بۆ خوێندنی مامۆستایەکانمان بەڕاستی هیچ کات ماندوو نەدەبوون ینی ئەوەندەی پرسیارمان دەکرد مامۆستا ئەوە چۆنە چۆن دێتەوە وایەوانە هیچ ینی ماندوو نەدەبوون هەمویان جواب دەداینەوە بە دڵخۆشیەوە بەڕاستی هەر چەندی بکەم هەموو ئەو سەرکەوتنەی کە بەدەستی دەهێنم تەنیا هی خۆم نییە هی مامۆستایەکانی قۆناغی پێشترشمە ئی ئەو مامۆستایانی ئێستاشمە بەڕاستی بەمانای کەلیمە مامۆستای ژیانی من بوون بە تایبەتی مامۆستا جەمال مامۆستا بەشار مامۆستا ڕەفعات مامۆستا هەر هەمیە مامۆستا ئێدی کیمیای بەڕاستیانی نازانم چۆن وەسفیان بکەم مامۆستای ژیانی من بوون و قەت لە یادیان ناکەم و هەروات دەمێنمەوە کۆمەڵگەی بارزیش بەڕاستی شوێنێکی زۆر گەورەی کردەوە لە دڵی من و لە هەموو ژیانی من توانی بمگەێنێتە ئەو سەرکەوتنە زۆر سوپاسیان دەکەم بەڕاستی ماندوو بوون دەستیان خۆش بێت زۆر زۆر سپاس پیرۆزە دووبارە سپاس بۆ ئەو دیارانێکە بۆ کۆمەڵگەی بارز شایانی زیاتر هیچ نەکردەوە زۆر سپاس